بۆ باخەوانێکی تامەزرۆی وەک عەمار عوسمان ئەمە بیرخستنەوەی ئەو گوڵانەیە کە هەر لە سەرەتاوە کە چاندوونی و ئەو ماڵە خێزانیەی کە خۆشیان دەویست بەڵام بەجیان هێشت و لە تاو شەڕی سووریا هەڵهاتن لە ناوچەکانی دەرەوەی ئەسینا سوپاس بۆ ئەو پیاوەی کە ئەم ئاپارتمانی بە خۆڕایی بەبێ کرێ پێداون هەروەها ئەمە سمبڵی خوڵق و میوانداری یۆنانیەکانە لە کاتی پێویستیدا وەک زۆرێک لەو 50,000 زیاتر پەنابەرەی کە ناتوانن دەربچن لە یۆنان بەهۆی داخستنی سنووری و شکانیەکانەوە عەمار و خێزانەکەی پێشتر لە کەمپی پەنابەراندا بوون لێرە. هەست بەوە دەکەم زۆر بەختەوەرم بە تایبەت کاتێک من دەبینم هاوڕەکانم لە هەمان دۆخدان بەڵام ماڵیان دەست نەکەوتووە من خانوویەکەم دەستکەوت هاوکات ئاواتەخوازم هەموو کەسێک لەمەدا سەرکەوتوو بێت. بنەماڵەکەی ئەدۆنیت سانگۆلیس خاوەنی ئەم بینایەن ئەو لە دوو نوهۆمی سەروترەوە دەژی کاتێک کە بینی قەیرانی پەنابەران یادەوەری باپیرانی دەوروژێنێت و ئەزمموی ئەوان وەک پەنابەر کاتێک لە شارێکی تووشای نوێ لە ساڵی 1922دا لەستەم و سەرکوتکردن هەڵدێن بۆ ئەوەی بێن بۆ ئەسینا. ئێمە بڕیارمان دا کە ڕەنگەوە شتێکی باش بێت وەک یادێک بۆ باپیرانمان ئەم ماڵیان بۆ دابین بکەین. خاوەن ماڵەکە لەگەڵ عوسماندا گوزەرانیان باشە ئەو کە دەخوازێ گەڕەکە نوێیەکەی بدۆزێتەوە ئەو پرۆگرامی کە هەردووکیانی پێکەوە کۆکردەوە ناوی ماڵە بۆ هیوا ئەمە یەکێکە لەو پرۆگرامانی کە بە دوای ئەو پەنابەرانەدا دەگەڕێت کە چاوەڕوانن ببن بە پەنابەری سیاسی لە یۆنان یان دەیانەوێت بە یاسایی کۆچ بکەن بۆ شوێنێکی دیکەی ئەوروپا کە ئاسێکی ژیانی باشتری هەبێت نزیکەی 600 پەنابەر باریان کردووە بۆ ئەپارتمانەکان یان ئەو ژوورانی کە لەلایەن خەڵکەوە بەخشراوە هاوکات تەنها عەمار نییە کە خۆشی دەبینێت لە ژیانە نوێەکەی لە دەرەوەی کەمپەکان. لەوێ زۆر خراپ و قەرەبارەق بوو نەدەکرا ئەوەی دەتەوێت بیکەیت باش نەبوو وەکو ماڵەکەی ئێستای خۆمان نییە. بەڵام ناڕوونیەکان هەردەمێنن ئەمڕۆ هاوسەرەکەی عەمار دڵتەنگ دەبێت لەبەردەم کامێرادا دەربکەوێت بردومانێکی نوێ لە شارەکەی ئەودا ڕوویداوە و خێزانەکەی بە مۆبایلەکانیان بە دوای هەواڵەکانی خۆشەویستەکانیانەوەن لە سووریا لەگەڵ هاتنی مناڵە نوێەکەیاندا ئەوانە دەبێت چاوەڕێ بکەن تا بۆیان دەربکەوێت کە ڕێیان پێ دەدرێت کە کۆچکەن بۆ شوێنێکی دیکەی ئەوروپا یان نا. هاوکات بەپێی ڕای ئەو ڕێکخراوی کە لە پشت پرۆگرامی ماڵ بۆ هیواوەیە زۆر شت هەیە کە دەبێت تەواو بکرێت لە یۆنان بۆ وەڵامدانەوەی قەیرانەکان. هەنگاوەکانی دواتر لە بەشەکەی خۆماندا بریتیە لەوەی بیر لە خولێکی ماوە درێژ بکەینەوە و پرۆژەکان دروست بکەین بۆ ئەوەی خەڵک لەگەڵ کۆمەڵگەکەماندا بگونجێنین. داهاتووی پەنابەران لە یۆنان ناڕوونە بەڵام بەلای کەمەوە لەم ئەپارتمانە تایبەتەدا ئێستاکە هیوایەک هەیە.